بە پاساوی دابەزینی نرخی نەوت و خراپبوونی دۆخی ئابووری هەرێم حکوومەتی هەرێم ماوەی نزیکەی 4 ساڵە سیستەمی پاشەکەوتی زۆرە ملەی موچەی بەسەر فەرمانبەراندا سەپاندووە تا ئێستاش ئامادە نییە ئەو سیستەمە هەڵبوەشێنێتەوە لە کاتێکدا بە وتەی وتەبێژەکەی حکوومەتی هەرێم بێت دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە ئێستادا بەرەو باشی چووە بەڵام سەفین دزەی هیچ کاتێک دیاری ناکا بۆ کۆتایی هێنان بەو سیستەمە. بارودۆخی هەرێمی کوردستان لەبەرچی گەیشتە ئەو قۆناغی و لەبەرچ ئەو قەیرانەداراییە دروست بوو هۆکارەکان زۆرن بەڵام خەریکە بەشێکی باش لەو هۆکارانە کەم ببێتەوە یاخود نەمینێ باری ئابووری کوردستان بەرەو باشتربوون دەچیتن لە مانجی سێوە تا ئێستا بە شێوەیەکی 30 ڕۆژارێک موچە وەک خۆی دەدرێتن. لە سەرەتای ڕاگەاندنی سیستەمی زۆرە ملەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە بۆ 50 دلار ئەوە سیستەمی پاشەکەوتی موچە هەڵدەوەشێننەوە بەڵام لە ئێستادا نرخی نەوت نەک بۆ 50 دلار بەڵکو بۆ سەروی 70 دلار بەرز بۆتەوە هێشتان دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنینە کۆتایی بە سیستەمی پاشەکەوتی موچە بهێنن. پەڵێنتان بەجێبێنن پاشەکەوت هەڵوەشێنن. شوکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان هاوکات کاندیدی ژمارە 6 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەێنێت سیستەمی پاشەکەوتی موچە لە سەرەتاوە بە نایەسایی و بە ئامانج و مەبەست بەسەر فەرمانبەران سەپێنراوە هیچ پەیوەندی بەو قەیرانە داراییە دروستکراوە نییە. لە سەرەتاوە قەیران نەبە بەڵکو قەیرانێکی دروستکراوە بە کۆمەڵی ئامانج و مەبەست لە پشتەوە بووە ئەوە دیارە بەپێی ئەو بڕیارش کە لە ئەنجومەنی وەزیران دەچوو کە بڕیارێکی نایەسایی بوو لەبەرەوە موچە بە سیستەمی یاسا ڕێکخراوە ناکرێ بێ بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە بە شێوەیەکی نایەسایی سەرجەم یاسایەکان هەڵبوەشێنێتەوە شتێ بهێنێتە کایەوە کە پێی بوتری پاشەکەوتی موچە کە لە هیچ یاسا و شەرعێکی ئاسمانەوە جێگەی نابێتەوە ئەمە هەر لە سەرەتاوە ستەمێکی یەکجار گەورە بە لە سەرجەم هاوڵاتیان کراوە دیارە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی زۆر لەوە هۆشیارترن دەزانن ئەمە ستەمە و دیارە بەپێی هەموو داتاکان کە خۆیان خستیوتوانە ڕوو ئەو داهاتی کە دێتە دەست هەرێمی کوردستان بە زیادەوە بەشی تاوای موچەی خەڵکی هەرێمی کوردستان و سەرجەم خەرجیەکان دەکا بەڵام ئەمان بە ئامانج و مەبەست ئەم پارە بۆ خەڵک ناگەڕێنەوە موچەی تاوای خەڵک نادەن ئەوە کۆمەڵی شت دەڵێن کە پێم وایە خۆشیان باوەڕیان پێ نییە. لە سەرەتای ساڵی 2016ەوە سیستەمی پاشەکەوتی زۆرە ملەی موچە بەسەر فەرمانبەراندا بە پاساوی دابەزنی نرخی نەوت سەپێنرا سەرڕای ئەوەی حکوومەت موچەی کردوتە چارێگە موچە و نیو موچە چەندین موچەی تەواوی فەرمانبەرانیش قەرزارە بەڵام هێشتان هیچ ئاسۆیەکی ڕوون نییە کە کەی حکوومەت کۆتایی دەهێنێت بەو سیستەمە حکومڕانانیش بە بەڵێنەکانیان کات تێدەپەڕێنن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.